ئەلۆ ئەلۆ شێرزاد باشی؟ چۆنی باشی؟ سپاس. شێرزاد ئەو براکەم لای کۆڵانەکەیە بێت؟ بابێ لای دەرگاکە پارەکەیت دەمێ باشە؟ باشە باشە. سەرچاو خواحافیز بی. شتی وەک چ؟ ڕۆمان باوکت ئێوەی خۆشەوێ؟ بابمە تەبعەن ئەمەی خۆش دەیە. ئەو متمانە و ڕێزە هەیە لە نێوانتانە؟ بەڵێ هەیە. لەبەر چ پرسیارانە دەکەی؟ شتێکت پێ ئەڵێم لە نێوان هەردووکمان بێت. باشە؟ شتی وەک چ؟ باوکت ژنی دووەمی هەیە. و تو ئاگار لە خۆتە چ دەڵێی؟ گوێ بگرە. بابم شتی وا لەگەمە ناکە. بابم کوتڵی دێ ژنی بەسە داکم بینی. ئەوەی تو دەڵێی بوختانە. ئەلۆ ڕێدار؟ وا شێرزادم ئاگادار کردەوە. بڕۆ پارەکەی لێ وەرگرە. باش. خواحافیز. ئەو بوختان نییە. دوورە لە ڕاستی. باوەڕ بۆ شتانە ناکەم. بوختانە. ئەوە ڕاستیەکی تاڵە. ئەتو درۆی دەکەی. ئەمن ئێستا دەچمە لای بابم. دانیش. یەک دەقەش دانانیشم. ئێستا دەڕۆمە لای بابم. ئەوە لە نێوان هەردووکمان نابێت. باوکەی ژیان پلانەکە وەک خۆی جێبەجێکە. باوک و کۆڕ لە ئێستا دوژمنی یەکەن. کاکە بەو شەوە درەنگەی تەلەفۆن دەکەی بەو شەوەی معامەلە ناکرێ. سبەی وەرە کۆمپانیا دیا لە خواحافیز. بابا ئەوەی گوێم لێ بۆ ڕاستە؟ چ بۆ کوڕم؟ خیانەتە لە داکەم کردیا. کوڕم ئەوەت لەکوێ زانێ؟ ژنت بەسە داکەم هینە. پشتیوانیە کوڕم؟ بابا ژنت بەسە داکەم هینە. کوڕمەوە پەیوەندیوە تو دانیش پێ بڵێ بابا. ببینێتت کوشم بەستا دەکوڕە. دوژمانی وێرانکە. قەسە کوڕم. ژیانی مت وێران کرد ئەتو. دەزانی چی کردێ دایە؟ چی کردیا؟ خیانەتی لەت کردێ ژنی بەسەرتی نادایە. چێوە لە جامی نادەیەوە. بدە من. شێرزاد ئەو ماڵەکەم بۆ جێهێشتی و چوومە دەرەوەی وڵات. ئەلۆ دەزانیەوە چێ بووە؟ خۆت لە جێنی وەدا. دەزانیەوە چێ بووە؟ ژنەکەت بووە. ژنەکەت بوو ڕۆیشتی لەوە چاڕیە. دایە لێم گەڕێ بابی کوژم دایە. دایە لە پیاو چاچی ئەمنی فێرە چ کردایەوە. دایە ئەوە ژیانی لێ وێران کردایە. لە پیاوی نێژ و مزگەوتیدا ئەمنی فێرە بار و مەشم خواردی کردایە. دایە دڵی چم خۆش بین و بابم دایە. ئەتو بابلی.